سڵاو خۆشەویستان، هیوادارم باش و تەندروست بن. خۆشحاڵم لە ڤیدیۆ چینیات مەلاتام بۆ باسکردنی فیلم و زینجیرەکان. بۆ ڤیدیۆی ئەم جارە فیلمێکی تایبەتم بە دەستنیشان شاکردوون. بینەری فیلمی بەڕازی لە شینەکە بووم. تازەترین فیلمی کوردی کە لە سینەماکاندا پێشکەش دەکرێتن. لە دەرهێنانی لە نووسین و دەرهێنانی داروین وەیسە. سەرەتا چیرۆکەکە لە ڕووداوی ڕاستەقینە وەرگیراوە لەگەڵ هەندێک دەستکاری کە بۆ جوانترکردن و باشترکردنی چیرۆکەکەی و لەگەڵ ڕووناچیی زیاتریان بە ڕووداوەکانداوە بۆ ئەوەی ڕووداوەکان خۆشەویستتر بن، ڕووداوەکان کاریگەرتر بن، ڕووداوەکان ئاسانتر بگەنە بینەر. بۆیە دەبینن چیرۆکەی ڕاستەقینەمانەیە و ڕووناچیی تاویان بە ڕووداوەکان بەخشیوە لە کۆی چیرۆکەکە بۆی وا بکەن لە دوجار بینەر کاتێک لە سیرکردنی تاو دەبێتن زەمانێک لە یادەوەریدا بمینێتەوە ئاسان نەتوانێت لە بیری بکات. پێیامی دەرێنەر کە دەستکاری چیرۆکە ڕاستەقینەکەی کردووە تەنیا ئەوەندەیە کە چیرۆکەکە خۆشەویستتر و کاریگەرتر بێت بۆی فیلمەکە ئاسانتر بگاتە بینەر و لە یادەوەریدا بمینێتەوە و ئاسان نەتوانێت لە بیری بکات. فیلمەکە بەڕازی لە شینەکە فیلمێکی فول هەولێریانە، چونکە هەم کۆی کارکتەرەکان و هەمیش تەواوی ڕووداوەکان لە ناو شاری هەولێر ڕوودەدەن. ڕووداوەکانی چیرۆکەکە دەگەڕێتەوە بۆ دەیەکانی کۆتایی سەدەی ڕابردوو بە دیاریکراوی باسی ساڵی 1990 دەکات. باسی چیرۆک و ژیانی تاسین بەستە پیازەی کە ناسراو بوو بە تەعۆ. کۆی چیرۆکەکە باسی کۆمەڵێک گەنج دەکات، کۆمەڵێک گەنجی ئاژاوەجێر کە وەک مافیا و چەتە لە ناو گەڕەکەکانی شاری هەولێر ناوبانجیان دەرکرد بوو. جاو خۆتان دەزانن ئەو زەمەنی لە فیلمەکە باز دەکرێت ئەو کاتی کە کۆمەڵک دیاردەی زۆر ناشرین و خراپ بابوو لە ناو گەڕەکەکانی شاری هەولێر، زۆربەی گەڕەکەکانی شاری هەولێر کە کەسێک خۆی لەوانی دی بە گەورەتر خۆی لە ئەوانی دی بە بەهێزتر دەبینی، بۆیە وەکو چەتە و مافیا ڕەفتاری دەکرد. خۆی کەسێکی ئاژاوەجێر بوو، کێشەی دروست دەکرد. زۆربەی ئیشەکانی ئەوە بوو کێشە بۆ خۆی، بۆ بەرامبەرەکەی، بۆ گەڕەکەکەی و بۆ عایلەکەی خۆی دروست بکاتن. بەڵام ئەگەر ڕازگۆ بین ئەو کەسانە یاخود ئەو گروپانێک کە لەو زەمانەدا هەبوون تەنیا ئیشیان خراپە نەبوو، بەڵکو و لایەنەی باششیان هەبوو. جا ئەم گروپە گەنجە ئاژاوە چیە لەگەڵ سیارە بەڕازی لە شینەکە کە بەوە لە ناو گەڕەکەکان ناوبانجیان پێدا کرد بوو، ترسیان بڵاو کرد بۆ ئیشیان ئەوە بوو کە شەڕ و کێشە دروست بکەن. وەک لە فیلمەکە باز دەکات دەڵێ سیارە شینەکە تەواوی شاری لە زەواق ناوە. کێشە گریفت بە بەردەوامی لەلایەن ئەو گەنجانەوە دروست دەکرا و ترسیان هەم لە گەڕەکەی خۆیان و هەم لە گەڕەکەکانی شاری هەولێر دروست کرد بوو. جا زۆر جوان باسی ئەو کێشانە و یان ئەو ئاژاوانی کە ئەو گروپە دروست دەکات زۆر جوان باز دەکات و لەو لاشەوە چیرۆکەکی خۆشەویستیمانەیە کە یەکێک لە کەسە گەورەکانی ئەو گروپە عاشق دەبێت و چیرۆکەکی زۆر جوانەکە وای کردو کۆی فیلمەکە بە چێشتر بێت و لای بینەر زەمانێکی زیاتر بمینێتەوە. فیلمێکی بە چێژ بوو بەڕاستی. لایەنی چیرۆک و باگراوندی کارکتەرەکان بە تایبەت کارکتەری سەرەکی زۆر باش کاری لەسەر کراوە و خۆناغاکانی تەمەنی کارکتەری سەرەکیمان زۆر جوان نیشانی بینەر دەداتن و بینەر ئاشنا دەکات بە لایەنە دەرونیەکانی کارکتەری سەرەکی کە پێیدا تێپەڕیوە. واگەر چوار خاڵ لەسەر کۆی فیلمەکە باسکەم. یەکەمیان سینەماتۆگرافی و وردەکاریەکان لە پێناو باو سەردەمیکردنی ڕووداوەکان کارێکی زۆر باشی تێدا کرا بوو و ئاسان دیخستیە ئەو سەردەمە، ئاسان وا لێ دەکردی هەست بکەی لەو سەردەمەدا، یان کەشی فیلمەکە ئاسانتر ئاوێتر دەبوو. دووەمیان خاڵێکی یەکجا گرنگ بوو کە بەلامەوە بەڕاستی زۆر سەرنجڕاکێش و جێگای دڵخۆشی بوو هەڵبژاردننی فێسی کارکتەرەکان و نواندنەکانیان تەواو لەگەڵ کارکتەرەکان گونجاو بوون، یعنی هەڵبژاردننی کارکتەرەکان و بەخشینی ئایا چ ڕۆلێکی لێدێتن، چ ڕۆلێک ئاسانتر بەردەستە دەکەن یان ئەو کارکتەرە بۆ کامە ڕۆڵ گونجاوە زۆر زیرەکانە بۆ هەڵبژاردننی ئەو کارکتەرانە. سێمیشە میوزیک و گۆرانیەکان بەڕاستی دەیخستیە حاڵەتێکی تایبەتی و بە تایبەت ئەگەر لە سینەما بینەری بیت و
بەسەرکردنەوەی هونەرمەندە گەورەکان هونەرمەندە کۆنەکان و هەڵبژاردننی گۆرانی زۆر زۆر تایبەتەکانیان چێژێکی یەکجار تایبەتیە بوو کە ئەو دوو خاڵەوەی دەکرد ئاسانتر بینەر لەگەڵ چیرۆک و ڕووداوەکان و کۆی فیلمەکە ئاسانتر ئاوێتە ببێت. و خاڵی چوارەمیش هەندێک ڕخنەم هەبوو دەربارەی ئەکتی کارکتەرەکان و ڕێڕێوی جێرانەی ڕووداوەکان، بەڵام بۆ ئەوەی هیچ لە تۆی بینەر سپۆیل نەکەم ڕخنەکانم هەڵدەگرم و بەبوونی ئەو ڕخنانش خۆمان دەزانین لە سینەمای جیهانی فیلمی وا هەیە ئاسان دەتوانێت ڕخنەی لێبگری. سینەمای کوردی کە لە هەنگاوەکانی سەرەتایدایە دوای ئەو ڕخنانەشی هەیتم بەڵە فیلمێکی باش بوو. ئێستا دەتوانین بڵێن بەڵێ خاوەنی فیلمێکی باشی بایۆگرافین و باسکردنی ئەو ڕووداوە واقعیانەیە کە لەو شارە ڕوویداوە، ئەو شارێکە منی تێدا دەژیم چێژێکی تایبەتی هەبوو بۆ من، نیشاندانەوەی ئەو زەمانی کە لە تەمەن لە ئێمە گەورەترا بەڕاستی چێژێکی تایبەتی هەبوو، شایانی ئەوەیە کە لە سینەما بینەری بی. و ئێستا کاتی ئەوە هاتووە سینەمای کوردی هەنگاوێکی گەورەتر و باشتر بچێتە پێشەوە. دوای ئەوەی لەو ماوە کورتەدا چەند فیلمان بینی لە سینەما پێشکەش کرا بوو و پاڵپشتێکی باشیش کرا، بۆیە پێویستە بەرەمهێنەر و هەموو شتێکی ئەم شارە لە پشت سینەمای کوردی بن بۆ ئەوی ئەو شتە ببینن کە چاوەڕوانی دەکەین. و سینەمای کوردیش هەنگاوێکی باشی بڕیوە لە قۆناغەکانی سەرەتایە، وەک گوتم کەم و کورتی هەیە بێگومان، لەو فیلمەش چەند کەم و کورتی هەیە دەتوانم بیژمێرم، بەڵام بەکۆی گشتی فیلمێکی باش بوو و چیرۆکەکە دەمێنێتەوە لە بیرەوەریماندا، چێژێکی تایبەتی هەبوو. بەڵێ دوای بینینی و دوای ئەو ڕووداوانەی کە لە لای من باش و خراپن دوای هەموو ئەو شتانە، بەڵێ شانی ئەوەیە کە لە سینەما بینەری بی، هیوادارم بینەری بن. ئێوەش ڕای بۆچوونی خۆتان لە کۆمنت بنووسن، خۆشحاڵ دەبین. تا ڤیدیۆی تر خواتان لەگەڵ.